مركين صلاة والسلام إخوائي للسربيت أو باي أو أن دخوا رز وحرمتي داوت إخوائي قولا فرمي إنا أعطيناك الكوثر يعني إنا أعطيناك الخير الكثير 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 حتى أبلي خيري كي زور من دايتي للدنيا ولا قيامتها بيزموناك من بنابرم بوشي بو كومل بيا هلدانو شعرو صلواتو عاداتو تقاليدك كلا شرع إخوائي نبيت أما تشي والله من بيغمر صلى الله عليه وسلم خوجه أم بيغمر نازانة صلاة والسلام إخوائي لسر بالزور ما أدب ولا قل خوايا خەڵکی ماچێ لە قەبرێ گەپارێتەوە لە شێخ و مشایخێ گەپارێتەوە خۆڵی قەبرەکەی خوا تەنانەت وای لێهاتووە لە زەلامێکی زیندوو بە شێوەیە گەپارێتەوە یاخود وا ئەیپەرستێت کە چەند مەتر خۆڵ عەرزەکە ماچەکە تاکو وەگاتە قاچینا موبارەکی بۆی خێر و بەرەکەتێکی بەسەرا بڕژێ ئەویش بە سوکایەتێک و لەقەیەکی تێوە شێنێت و پێڵێ بەسە جارێ بەسە دوو جار و سێ جار پێویست ناکە قاچم ماچکە باقاتی پیس نبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێ لە ڕۆژان نەیەشتووەیەکێ لە سەحابەکان دەستیشی ماچکات چ جای قاچی نەیەشتووە ڕۆژێ لە ڕۆژانێکێ لە سەحابەکان لە بەری هەستێ نەیەشتووە ڕۆژێ لە ڕۆژانێکێ لە سەحابەکان بە شێوەیەک وا مەعامەلەی لەگەڵا بکە کە جیابێ لەگەڵەوانە تەنانەت یەکێکی غەیرا گەر هاتایەتە ناویانەوە کە سەلامی بکردا پێغەمبەری نەناسەیە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و کامتان محەممەدن نەجلێکی تایبەتی لە بەرابوو نە شوێنێکی تایبەتی هەبوو نە سیمایەک بە شێوەیەکی واتکات جای کاتۆ لە هاوڵەکانی ئێمە بۆ ئەمان لێبێ ئێمە چاو لە مەسیحەکان کەین و هەر لە دین و عەقیدە و ئاتاک و خەفەت و سیما و ڕوخسار و شێوازی ژیانیشمان بچێتە سەر ئەو حاڵەتە دواکەوتووە نەفامی کە ئەوانیتیان ئەمە ڕوخانی دەرونی ئێمەیە ئومەتی ئیسلام ئاوای لێبێ بەو شێوەیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت ئەمەگە بە ئەدەب و لەگەڵ خوایە لەگەڵ ئەوەیە کە وەکو خۆشیە فەرمێ ئەنا سەید ولدی ئادەمە یەومە القیامەتی وەلا فەخر و من گەورەی هەموو ئەولای ئادەم لە قیامەتە و فەخریش ناکەم خۆنازی نییە بەخۆ هەڵانا نییە گەورەی هەموو ئەولای ئادەمیشم بەڵام لەگەڵەوەیە بڕۆن هەرچی حەدیثی هەیە پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم هەرچی حەدیثی صحیح هەیە بگەڕێن بزانن ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە سەحابەکانی فێری سەلەواتدان کردووە بزانن وشەی سەیدی تایە اللهم صل على سيدنا محمد بزانن وشەی سەیدینای تایە ئەمانەی خۆمان دروستیەکەن حەزی ناکەن پێی بڵێ سەیدا خۆ سەیدیشمانە گەورەی هەمووشمانە لە دنیا و لە قیامەتیشان پێغەمبەر صلی الله علیه و سلم سەیدی هەموومانە بەڵام سەلەواتدان یعنی داواکردنی ڕەحمەت لە خواوە بۆ سەر گیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزەکان لەو کاتەیە زەلیلی محەممەد بنوێنیت کە زەلیلە و عەبدێکی زەلیلی خوایە نەک گەورە و ئاغایە بەشک و زیا خوای گەورە باشتر ڕەحمی پێ بکە ئەزانن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە فێرەکە فەرمی هەچ کەسێ سەڵەواتێکم لەسەر باخۆ مەلایکەتەکانی دەجا سەڵەواتی لەسەر نەزان سەڵەوات یعنی چی دوعای خێرە ئێمە بۆ پێغەمبەریەکەی صلی الله عليه وسلم داوا لە خواکەین نەڵێین اللهم ئەی پەروەردگارمان ئەی خوداوەندمان صلی على محەممەد صلات و ڕەحمەتی خۆ بڕژێنی بەسەر محەممەدا ئێمە دوعا بۆ محەممەد دەکەین ئەو وای فێرکردوین ئێمە دوعای بۆ بکەین محەممەد المصطفى صلات و سەلامی خوای لەسەر بێت ئەفەرمێ ئومەتەکەم هاوڵەکانم شوێنەکەی لە بەهەشتا خوا بەس بۆ یەک کەسی داناوە بەس بۆ یەک زەلامە بە پێوتێ وەسیلە ئومێدم وایە من ئەو بم بەڵام تەئکید نیم هەچ کەسێ دوعام بۆ بکات لە دوای بانگەوە چونکە دوای بانگ دوعا قبوڵە هەچ کەس دوعام بۆ بکە ئومەتەکەی دوعا بۆ کێ بکەن بۆ پێغەمبەر کە صلی الله عليه وسلم تۆ سەری و ئەدەبەکە ئێمە دوعا بۆ ئەو بکەین هەچ کەس دەڵێ دوعام بۆ بکات لە دوای بانگەوە کە خوای گەورە ئەو وەسیلەیە با بە من ئەگەر ئەو پلە بەرزەی یا بە من ئینشەڵا منیش کاتێک کە خوا ڕوخسەتم ئەدا لە قیامەتا شەفاعەت کەم ئینشەڵا منیش ئەو کەسم لە بیرە بێت گەورەترین و جوانترین صفەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەخری پێ کردەوە صفەتێک کە خوای گەورە لە قورئانە باسێکە کە فەرمێ سبحان الذي أسرى بچی بعبده ئەو فەخری بە عەبدایەتیەوە کردەوە کە عەبدی خوایە شەریکی خوا نییە کوڕی خوا نییە هاوتای خوا نییە هاوشانی خوا نییە نەعوذ بالله نەک ئێمە بچین چاوە لە مەسیحەکان بکەین و وەکو چۆن پێغەمبەرەکەی خۆیان کردەوە بە کوڕی خوا و بەخوا نەعوذ بالله ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەگە ئەدەبێکی جوانی فێر کردوین شێوازێکی وا جوانی فێر کردوین الحەمدولله شکر لەوە دوونین کە پێغەمبەر بکەین بەخوا و بە کوڕی خوا بەڵام سەیرەکەی چێ کابرای قەبرێک
یا زەلامێکی زیندوو یا شێخی یا مشایخی یا هەشتێکی ناوەلێ ئەوە چیەکا بەخوا. چیمان فەرقە لەگەڵ مەسیحی جوولەکان ئەگەر وا بکەین؟ لەوە سەرچاوی گرتووە شوێن ئەوان کەوتوین لە تەتەبیعونە سبولا قەبلەکم هەتاکو وای لاتوە ئەمڕۆ لە جەژنەکان و لە یادوبوونەکانیشمانە چاو لەوانەکەین و چوینەتە سەر دینی ئەوان، سەر دینی مەسیحیەکان. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ جوولەکە سمێڵی هەڵنەوە ڕیش کوردەکەنەوەی ئەوە عەکسی ئەوان بکە. مەسیحیەکان ئاواکەن و ئاواکەن ئێوە پێچەوانەی ئەوان بکەن. فەرمێ خالیفو اليهود والنصارى هەر بە نەص ئەڵێ پێچەوانەی ئەوان بکەنەوە چیان کردەوە عەکسی ئەوان بکەن. تەنانەت کاتێک قەراری یا ڕۆژی دەی عاشورا بە ڕۆژوو بن چووکەوتیەوە جوولەکەکان بە ڕۆژوو ئەبن وتی ئێمە واکەین 9 دەکەش بێ ئینشەڵڵا ئەگەر ساڵی داهاتوو بوو 9 دەکاگری بۆی جیاوازمی لەگەڵ جوولەکەیە، بۆی هەموو شتێکی ئێمە جیاواز بێ لەگەڵەوانە نەچین تێکەڵی کەین. ئێمە نەک ئەمڕۆ جیاوازنین لەگەڵ مەسیحیە، نەک چوین شوێنیان کەی لانگە، بەڵکو وازمان لە هەموو ئەخلاقیاتی دینەکەی خۆمان هێناوە چوین شوێن ئەخلاقیاتی دینێکی تەسویر کەوتوین. من تەحەداکەم بڕۆن هەرچی کتێبەکانی تاریخ و مێژوو هەیە بڕۆن تەحەدای چی مەسیحیەکانی دنیا هەیە بیکەن با بیفەرمێنن کە عیسای کوڕی مەریەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە یەکی یەکا لەدایک بووە. دەبڕۆن دەی هەرچی کتێبی دنیا هەیە بگەڕێن، ئەوە ئەنتەرنێت، ئەوە کتێبەکانی دنیا، ئەوە کتێبخانەکان، ئەوە چی مەسیحیەیە بڕۆن تەحەدایان بکەن، بڕۆن پێیان بڵێن ئەگەر ڕاست دەکەی یەک ڕیوایەت لە یەک کتێبی صەحیحە لە کۆنەوە هاتبێت سەلمان دوێتی کە عیسا لە یەکی یەکا لەدایک بووە. جەژنێکە ئەمە کاتی خۆی کە قوسەنتینی مەلیکی ڕۆم بوو بە مەسیحی بۆ نەکبەتی کە لە دینی پەتپەرستیەوە دەوڵەتی ڕۆمی گۆڕی کردی بە مەسیحی، نەبوو بە مەسیحیەکی ڕێک و پێک. هاتە سەر دینی ئەو جۆرە مەسیحیانەی کە یانوو عیسا خوایە و کوڕی خوایە و ڕوح القودسیشە. قەناعەتی بە ئینجیلی لۆقا و یۆحەنا و مەتی و مەرقس کرد کە ئەم چوار ئینجیلە محەرەفە کە پۆڵس پێی وتبوونەوە دەرسی دادابوون کە هیچ کام لەم ساحیبی چوار ئینجیلە عیسا خۆیانیان نەدیبوو، هەرچیان بە عیسا نەکەوت بوو. لە دەمی پۆڵسەوە پۆڵسیش کابرایەکی جوولەکەی داغ لە دڵ بوو، دەیان و سەدان مەسیحی کوشتە بوو، دوایی بە ناوی درۆوتی تۆ بم کردو منە بم بە مەسیحی، هات ئینجیلێکی تەزویری بۆ خەڵکەوتە وتی عیسا خوایە و کوڕی خواشە و ڕوح القودسیشە. جبریلیش مەسیحەکان نازانن عیساکەی لەدایک بووە. ئەسڵەن ئێمە ڕیوایەتمان هەیە لە ناو ئینجیلەکانە بازەوە کاڵێ ئەو کاتەی کەوا عیسا لە مەریەم کەوتە خوارەوە دەشت و دەر هەموو سەوزایی بوو، مەڕ لە دەشتەکانە ئەوەڕی و ئەلەوەڕی و سەوزایی ئەخوار، هەموو دەشت و دەر هەمووی سەوزایی بوو. ئێمەش دەزانین لە فەلەستین لەدایک بووە، دەشت و دەری فەلەستین لە مانگی 6 و 7 سەوزە بێت. بە هیچ شێوەیە عیلاقەی بە یەکی یەکەوە نییە، لە یەکی یەکا بۆ دەرمان سەوزایی نبینی لە دەشتی ئەوەیە. هیچ ڕیوایەتێک نییە. ئەم قوسەنتینە کە موسڵ بەحساب مەسبوو بە مەسیحی ئیمانی هێنا، نیوەی خەڵکەکەی دەوڵەتی ڕۆم نیوەی هەر بتیانە پەرست، نیوەشی ببوو بە مەسیحی. کە زانی هەر خەڵکەکە بەرەو مەسیحیە دەڕۆن بە ناچاری وانە پیاوی دەوڵەتن، بۆی ئەمیش دەوڵەتەکەی هینێکی تێنەکەوێت دەمانە داوا کرد چونکە مەسیحیانە عەقیدەدار بوون، هاتە سەر دینی ئەوان. بەڵام بۆ ئەوەی بۆی بتپەرستە کۆنەکانی خۆشی وا لێ نەکات دڵیان بێشێ، هەستا هاو دینی مەسیحێتی لەگەڵ دینی بتپەرستێتیا تێکەڵ کرد. ئەم ڕۆژی جاوان ڕۆژی یەک نییە بۆ معلوماتان کە مەسیحیەکان ئەڵێن جەژنمانە کردویانە بەسەری ساڵ. ئەوان 24 دوانزەیان داناوە بۆ ئەم جەژنە کە عەلا ئەساس عیسایتیا لەدایک بوو بێ. ئەم 24 دوانزەیە پێش ئەوەی قوسەنتین ببێت بە مەسیحی و پێش ئەوەی عیساش لەدایک بێت سەلامی خوای لێبێ، ئەم جەژنە لە ناو ڕۆمەکانە لە ناو ئیغریقی و یۆنانیەکانە ئەم جەژنە هەبوو پیانە و جەژنی کوڕەکەی عەشتار. عەشتار بتێبوو هەموو ئەم مەملەکەتەی شەرقی ئەوسەتە عەشتاریانە پەرست، کە ئەمڕۆشە تاکو ئیساوە نییە هەنگێک کۆمپانیاوشت بە ناوی عەشتارەوە ناوەندێ، چونکە هەیکەل و بتەکە هەنگێکی ماوە، تاکو ئیسەکانەش پاشماوەی ماوە. ئەیانوو ئەم عەشتارە کوڕی خوایە نەعوذ بالله. لە چەندی چە نابوو جەژنەکەی؟ لە 24 دوانزەیا بوو، کاتێک کە قوسەنتین بوو بە مەسیحی، چونکە دەوڵەتی ڕۆم هەر عادەتی بوو هەموو ساڵە 24 دوانزەیە کرد بە جەژن، هەر هاتن 24 دوانزەیان کرد، بەڵام جارە ناوی کوڕی عەشتارەکەیان گۆڕی بە کوڕی خوا نەعوذ بالله، عیسایان کرد بە کوڕی خوا ئالێرەوە ئەمە دەستی پێ کرد.
ئەینا یەک مەصدەری تاریخی نییە مەسیحیەکانی دنیا هەر هەموو کۆبنەوە هەموو عولەماکانی مەسیحیش خۆیان دەڵێن کە ئەوە یادی لە دایکبوونی عیسا نییە. ئەجا تو خۆ یادی لە دایکبوونی پێغەمبەرێک بۆ کرێتەوە گەورەترین ڕادە گەورەترین بڕ لە عەرەق لە دنیاە بخورێتەوە لەو شەوەیە خەڵک هەمووی خەریکی فەساد و بەدڕەوشتی بێ حەتاکو بەیانی ئاوا یادی پێغەمبەرەکانی خوا کرێتەوە. ئەم زەڵالەت و گومڕاییە ئەبێ کەسانێک ئەگەر شوێن هەوا و ئارزوی خۆیان کەوتون و لە حەقیقەتی شتەکان ناکۆڵنەوە ئەبێ ئێمەیەک کە ئالی عەقیدە و ئەهلی ئیمانین خۆمان بە شوێنکەوتەی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم زاینە بێ ئاگاداری خۆمان بین خۆمان لەو شتە پارێزین. ئەم ئومەتی ئیسلامە هەر لە یەکەم ڕۆژەوە گرفتاری زۆر فیتنە و موشکیلە و شەڕ و ناکۆکی و ئاژاوە بووە. ئەو فیتنانەی کە لە هەمویان کەمتر خەتەر بوون لەسەر ئیسلام فیتنەی کافرەکان بووە. قەت نەترسن لە شەڕی کافر، قەت نەترسن لە ڕووبە و ڕووبوونەوەی بێدینەکان. دای موسڵمان تیا سەرکەوتوو مەست و موسڵمانی ڕاستەقی نەبی قەت مەترسە لە ڕووبە ڕووبوونەوەی کافر. هەموو کافری دنیا بە ئومەتی ئیسلام ناوێرێت. خوای گەورە ئەم دینە هەر سەرەخە هەرچی قووەت و هێزی دنیا هەیە بچێت بە گشت کۆمەڵی موسڵمانی ڕەش و ڕووتی داماوی نەبوو هەر ئەوان سەرەکەون هەر موسڵمانەکان سەرەکەون بە شەرتێ لە ڕاست بن و خۆگر بن. گەورەتی موشکیلی ئەم دینە لە لای کافرەوە نایەت لە ناو خۆمانەوە دێت. مشکلەی ئەم دینە و بەڵای ئەم دینە فیتنەی ناوخۆیە، ئاشوبی ناوخۆیە، پەرتەوازەی و تەفرەقەی ناوخۆیە، هەڵگەڕانەوەی ناوخۆیە، ڕەددە و مرتەدبوونی ناوخۆیە. ئەمە گەورەترین بەڵایە کە بەسەر ئەم دینە هاتووە لە یەکەم ڕۆژەوە هەتاکو ئەمڕۆ هەر بەردەوامە. بۆ ئەوەی موسڵمانان لێگە کوژن قەت کافر توانێتی ڕوبئێوە لە موسڵمانان بکوژێ. ئەوەی موسڵمانان خۆیان قەت و عامی یەکترەکەن و دەستیانە چێتە خوێنی یەکتر و خوێنی یەکتر بە حەڵاڵە زانن قەت ڕوبئی ئەوە کافر توانێتی زەربە لە موسڵمانان بە. ئێمە پێویستمان بە گەڕانەوەی کە بۆ سەرچاوەکان بۆ دینە پاکەکەی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم هەتاکو گومڕان نەبین هەتاکو سەرلێشێواو نەبین. ئێمە بێجاری لە عەقیدەیەکی پاکەوە دەست پێ بکەینەوە زین ئەم پیاوە ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت چی فێری ئێمە کردووە چی بۆ ئێمە بەجێهێشتووە لەسەر ئەو بیر و باوەڕە لا نەدەین. براکانم دین بە ئارەزووی من و تۆ نییە، بە زەوقی من و تۆ نییە حەزێ بە چی کرد لە دیناوەری گریش و حەزیشت پێ نەکرد واسی لێبێنی چی لەگەڵ مەسلەحەتا گونجاوەری بگریت و چیش لەگەڵ مەسلەحەتا نەگونجا واسی لێبێنی. براکانم قورئان هاتووە بۆ ئەوەی شۆڕشێ لە واقعا بکا و واقع بگۆڕێ، نەهاتووە بۆ ئەوەی ئێمە ئاەتەکانی قورئان بچەمێنینەوە بیگۆڕین لەبەر واقعەکە. قورئان ناگۆڕێ و یاساکەی خوا ناگۆڕێت. ئەبێ قورئان وا بکەین کە قورئان واقع بگۆڕێ، نەک واقعکان لە قورئان بکات و قورئانی پێ بگۆڕین. بەڵام ئاەتەکان ئەمڕۆ ناگوجێ لەگەڵ ئەمڕۆیە وەزعەکەوان نییە. نە، قورئان بۆ هەموو زەمان و مەکانێکە، دینی ئیسلام بۆ هەموو زەمان و مەکانێکە. بەڵام خۆمان ڕووخاوین، خۆمان هیچمان تیا بەسەر نییە. خۆمان لەبەر لێشاوی کفر و ڕەددە و هەڵگەڕانەوە و دوور لە دینیە ئاورەمان ڕووخاوە سەری خۆمان شۆڕ کردووە. بەڵای یادەوەریە جەژنەکان هەر شتێگەزانی لە مەسلەحەتی کۆمەڵە حیزب و لایەنێک و جەماعەتێکە وەک تێگەزانی کردویانە بە جەژن و بە بۆنە و بە یاد و ئەبێ میلەت هەموو لەم سەرۆتا ئەو سەر چەپڵە لێیاوە هەڵپەڕێ و داپەڕێ و بە ئارەزەی ئەوان بجۆڵێ و دایرە و دەوام و ئاهەنگ و چی و پارە و مەسرەف و ئینجا لەسەر و هەموو شێوە خەڵک بێدینکردن. لەلایەکەوە کۆمەڵێکمان ئاگای لە دین نەماوە جەژنەکەی بووە بە جەژنی مەسیحیەت، بە جەژنی عەرە خواردنەوە. هەر نازانێت سەری ساڵی کۆچی چی بوو سەری ساڵی سامی، بەڵام خۆی حازر کردو بە ماڵ و منداڵەوە ئێستا بلیتی بڕێ و پارەی زۆری دایە و کورسی گرتووە لە یەکێک لە نادیەکانە هەتاکو بەیانی گوێ لە هەڵپەرکێ و گۆرانی و خۆشی هەڵپەڕێ بە خۆی و ماڵ و منداڵیەوە. لە بەرامبەرەوەیە کۆمەڵێکتر نەکبەتی هەر بە ناوی دین و بە ناوی ئیسلامەوە سەیرەکەی دینەکەی بۆ بەچی بە کۆمەڵێت بۆنە و مناسەبە و جەژن و قوڕپیاوان و شین و شەپۆر و خۆکوشتن و لە خۆدان و سنگ هەڵدڕین و قژڕنین کەوا یادی ئەوەی زوڵمێک لەوە لە یەکێک لە ئەولایەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوە. سەیرەکەی شتەکە وای لاتۆ بە ڕادەیەکی وا خوا پەنامان بە هەموو دینەکە بۆ بەوەی ئەمە یادی لە دایکبوونی فڵانە ئیمام، ئەمە یادی ژنهێنانەکەی، ئەمە یادی مردنەکەی،
ئەمە یادی نازانم چیەکەی هاتنە سەر خلافەتەکەی ئەویان یادی کۆچکردنەکەی ئەویان یادی چیەکەی کولیەکە لەمانە 12 ئیمام و هەر ئیمامێک 3 نەوە یادی هەیە و 4 نەوە یادی هەیە و ئەنجامانە هەموو حەدیثی لەسەر دروست کراوە هەچ کەسێک لە یادی ئەویانە وا بکات و ئەوەی لە عاشورایە وا بکات و ئەوەی لە یەکی محەڕەمە وا بکات و ئەوەی لە نۆکەیە وا بکات و ئەوەی لە دەکەیە وا بکات و کۆمەڵی ئەحادیث و کۆمەڵی شت لە خۆشەویستی ئالو بەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمە هەموو فەخری پێواکەین بە خۆشەویستی ئالو بەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆمان بە شوێنکەوتووی محەممەد صلی الله علیه وسلم و ئالو بەیتەکەی زانین. خۆمانەکەین بە قوربانیان. پێشمان وانە کەس بەقەی ئێمەی نە پێغەمبەر صلی الله علیه وسلم نە سەحابەکانی نە ئالو بەیتەکەشی خۆش بوێ. بەڵام ئێمە لەوەیە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بینین کە شوێن ڕێبازەکەی ئەو کەوین. کە شوێن سنەتەکەی پێغەمبەر کەوین صلی الله علیه وسلم. نەک بچین ئێمە بە ئارەزووی خۆمان ئەمە زین دیفاعکردنا لە ئالو بەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یاخود لە ئەولایەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمە بین بە ئارەزووی خۆمان جەژن و مناسبە و عیددا بنین، حەج دروست بکەین لەو سەری دنیا و لەو سەری دنیاوە خەڵک پۆل پۆل لە جیاتی بچن بۆ کەعبەی ماڵی خوا بۆ حەج بۆ ئەو بەیت الحەرامەی کە خوای گەورە لە قورئانە لەسەر زمانی ئیبراهیم و بانگەوازی هەموو خەڵکەکە بۆی بچن. من بێم حەدیث دروست کەم و بڵێم سەردانێکی نەجەف و کەربەلا لە 10,000 حەجی مەکە و مەدینە خێرترە. ئەم زیارڕەویە لەسەر قەزەی خۆشەویستیە فەرقی نییە لە چییە لەوەی لەگەڵ ئەو کابرایی کە لە ڕقا و لە ناحەزیاتێ دژمنایەتی دینەکە هەردووکیان هەر ئیفرات و تەفریتە. ئەمیان زیارڕەویە ئەمەشیان کەم تەرخەمیە. ئەبێت زۆر ئاگاداری خۆمان بین براکانم دین بە ئارەزوی من و تۆ نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەندە لە خەما بوو بێ نەوەکو بیکەن بە خوا و بە شەریکی خوا و بە کوڕی خوا. ئەبێت دا ئەوەنگە ئێمە لە خەما بین نەوەکو ئەولایەکانیشی وا لێ بکەین. شەیتان کە زانی دەرگای لێداخراوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وا لێ بکات لە لای خەڵک بیکا بە خوا و بە کوڕی خوا، هاتە خوارەوە بۆ کێ؟ بۆ ئەولایەکانی، بۆ سەیدەکان، بۆ شێخەکان، بۆ ئەتباعەکان، بۆ طەریقەتەکان. وای هاتووە ئەوان پلیان وای لێ هاتووە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەتر بێ. تەنانەت تەوانەمە هەر تایبەت نییە بە شیعەوە. لەناو سونەی خۆمانە نەکبەتی وا هەیە بێ خۆزگە بە شیعە بخوازیت. ئێمە لەناو ئالی سونەی خۆمانە کابرایە نیت کە شوێنکەوتووی طەریقەی قادریە بە حسابی خۆی ئەمەوەی شێخ عەبدولقادر خۆشەوێ ئەمە خزمەت بە دینەکە ئەوێ لە ڕێگەی ئەو تەرەقی بە دین بە یەک کەراماتی وا لەسەر شێخ عەبدولقادرە گێڕێتەوە پیا و هەر ئەبێ ئەستەغفیرڵڵاه کە بڵێ خوایە ئاسمانمان بەسەرا نەڕوخێنی. کتێبێکی هینمان هەبوو کاتی خۆی منداڵ بووم لە ماڵەوە لەسەر کەراماتی شێخ عەبدولقادری گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت چونکە بەڕاستی پیاوێکی خواناس و پیاوێک بۆ ئەولیای خوا بووە، پیاوێکی موحید بووە. کاتێک گوێ لە وتارەکانی یەکری کتێبەکانی خوێنیتەوە نمونەیە لە تەوحیدە لە یەکتاپەرستیە لەوەیە کە شەریک بە خوا پەیانەکرێت. بە دەڵێ چی کۆمەڵە کەسانێکی چڵکاوخۆر یاخود مەسلەحەتچی ئەم ناوە پیرۆزانە بەکاردێنن بۆ گیرفان پڕکردن و ورک پڕکردنی خۆیان. سەیرەکەی کابرایەک نازانم خەڵکی لای ئەو هینە نووسی بووی ئەو لای شارە زورە وێنەیەکی خۆی لێدا و وێنەیەک لە شەمسیە کۆنەکان هەیەوی کە لە بەردەی مزگەوتی گەورە گیرە. خوا عەفوی کە یاخوا نازانم کێ بەڵام دیارە بە ئیخلاصەوە زۆر نووسیوێتی بە حسابی خۆی لە ژێریان نووسی بووی با لە لاتان بێ وێنەی شێواوم خەڵکی دێ یەخشیم نەجمەدی ناوم جانفیدای عوسمان شای هەورامانم فۆڵکەری قاپی غەوسی گەیلانم. ساش لە بیرمە مناڵ بووم شیعرم لەبەر کردبووم. کتێبەکە لەسەر کەراماتی شێخ عەبدولقادری گەیلانی شتی وای تێیاڵە شەوی ئیسرا و میعراج محەممەد المستەفا صلی الله علیه وسلم کە سەرکەوت خوای گەورە بردی بۆ قدس لە قودسەوە هەڵی کێشا بۆ ئاسمان طەبەقەی یەکەم طەبەقەی دووەم سێهەم چوارەم پێنجەم شەشەم حەوتەم سیدرەت المونتەها بحاری نور بەهەشت جەهەنەم حەوت جار چۆ لای خوا و گەڕایەوە بۆ ئاسمانی پێنجەم لەگەڵ موسا قسەی کردووە چۆ حضوری خوا و داوای ئاسانکردنی عیبادەتەکانێک لەسەر ئومەتەکەی دوای ئەم هەموو شتە ئینجاڵە کورسێکی بینی وتی و کورسێ بەرزەچی وتیانەوە مەقام المەحمودەکەی تۆیە کە تۆ لەسەری دانیشی. ئای وتی ئەمێ بچمە سەری هەرچەندی کرد نەیتوانی پیا سەرکەوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەندی کرد نەیتوانی سەرکەوێ لە پڕ کوڕێکی گەنج هاوشانی بۆ دانا و وتی یا رسول الله پێ بخەرە سەر شانی من با بەرزەکەمەوە.
پێغەمبەری فاسانە بەرز کرد و خسێ سەر کورسێکە و ئەویش ئەلحەمدولیلا نەیتوانی خۆی بڕا ئەم زەلامە خستی وتی تۆ کێوە بە ئەدەبی شانە بۆ مندانەوان وتی یا ڕەسوڵ من لە ئەولای تۆم ناوم عەبدولقادر لە ئاخر زەمانە پێیا بووم ئەویش وتی مژدە بێ پێی پیرۆزی تۆ لەسەر شانی هەموو ئەولیاکە ئادەم شانێ بۆ مندانە خوا بتوانێ عەبدەکەی خۆی محەممەد مستەفا صلی الله علیه و سلم ئەم هەموو کەون و کائیناتی بگێڕن نەتوانێ بخاتە سەر مقام المحمود شي عەبدولقادر لە دەستی پێغەمبەر بگرێ بخاتە سەر مقام المحمود ها مشیعەکان لە چاومە هەزار جار بە ئاو شۆراونەتۆ لە چاو ئەم عەقیدەیە تایەتی ئەڵێ ڕۆژێکیان شێخ عەبدولقادر بەلای دوو زەلامە مشتومڕیان بوو لە بازار مەسیحیەک و موسڵمانێک تێپەڕی سەیری کرد مشتومڕیانە گوێی لێ بوو مەسیحیەکانی پێغەمبەری ئەمە لە محەممەدیەوە گەورەترە وەستا گەڕایەوەتی کاکە تۆ مەسیحی وتی بەڵێ وتی تۆڵی محەممەد کە ئیسا لە محەممەد گەورەترە وتی بەڵێ تی بەچی بەچ بەڵگەیەک تی چۆن پێغەمبەری ئەمە مردووی زیین کردەوە بۆ هیچ پێغەمبەرێکە مردوو زیین نەکراوەتەوە ئەگەر پێغەمبەری ئەوەنگە ڕادەی پلەی بەرز وای توانی مردوو زیین کاتەوە معجزەیەکی یەکە هیچ پێغەمبەری کە نێش مردوو زیین کردەوە تا ئێستا کەس نەیتوانی مردوو زیین کاتەوە ئەڵێ شێخ عەبدولقادر وتی جا باشە کاکە خۆ من پێغەمبەریش نیم من یەکێکم لە شێوکەوتەکانی محەممەد المستەفا صلی الله علیه و سلم ئەگەر نتوانم مردوو بۆ زیین کەمەوە باوەڕ بە محەممەد دەکەی یەکە سەر دینی ئیسلام تی بەڵێ تۆ بتوانی زیین بکەیتەوە منیش ژێمە سەر دینی ئیسلام قوربان وتی داسە با بڕین بۆ سەر قەبران زانە چ مردووە کردووە بۆ زیین کەمەوە کاکاڵێ بوو بەهەرا لە بەغایە خەڵک هەموو کۆبوونەوە بچوون بۆ سەر قەبران کە شێخ عەبدولقادر تەحەدای مەسیحیەکانی کردووە لە مردوو زیینەوە کەمەوە بەغا هەموو داباری بەسەر قەبرستانەیە ئەنجاڵە چوونە سەر قەبرستانێکی کۆن هەزار ساڵ لەو پێش مردەبووتی ئامن بۆ زیین کەرەوە لەسەر قەبرێک دەڵێ شێخ عەبدولقادر شووە سەر قەبرەکە و عالەمیش هەموو دەوریاونەوەمانە و دەڵێ بە کابرای مەسیحی و دوتی کاتێکە ئیسای پێغەمبەرتان مردووی زیینەوە کردەوە چییە وت دەڵێ وتی قوربان ئەی فەرموو قم بئیذن الله بە مردووەکەی وت بە قەبرەکەی و هەستە بە ناوی خوا هەستە لەو قەبرە وەرە دەرەوە دەڵێ شێخ عەبدولقادر ئاوا سێرێکی قەبرەکەی کرد وتی قم بئیذنی بە ئیذنی من وەرە دەرەوە نەعوذ بالله ئەمە من لەوە ئەیگەڕمەوە لەو کتێبەیە کە ئیتر ئەمە دەعوە بۆ ئیسلامەکە ئەمە ئیسلام شیرینەکە ئەمە کافر و بێباوەڕەکان والێکا بێنە سەر دینی ئیسلام کەراماتی شێخەکەی بەرزەکاتەوە تێگەین شێخ عەبدولقادر ئاوا بۆ تو خۆ شێخ عەبدولقادر پیاوی بۆ کفری ئاوا بکە ئیسا بڵێ قم بئیذن الله بڵێ قم بئیذنی ئەڵێ ڕێ قەبرەکە شەق بۆ هاتە دەرەوە هەر ڕۆژە 70000 جوولەکەی بەغا موسڵمان بوون ئاخر تخوا بەغا کەی 70000 جوولەکەی تیا بووە 70000 جوولەکە موسڵمان بوو ئەڵێ ڕۆژەی کە لەگوێ شەڕی بەحری بەغا بەحری دیجلە نازانێت کە نووسێتی بەحری دیجلە نازانێت دیجلە بەحر نییە چونکە قەت نەیدیوە داماوە ئەڵێ لە یاکانە بۆ سیاحەت حەزەتی شێخ چوو بۆ ئەوێ ئەڵێ پیرێژنێکە گریا لولەلور لەولاوە ئیزعاجی کرد بوو شێخی ئیزعاج کرد وەڵە شێخ بە مریدەکانی کاکە بزانم پیرێژنە چییە ناڵێت من هاتووم تۆ مەشکم ساف بێ سەعاتێ بکەم ئەم پیرێژنە بۆ واز نایلێ ئەڵە دوو سێ جا پیان و پیرێژن بێدەنگ بە غەوسی گەیلانی لێرەیە غەوز لێرەوەتی بەخوا تاتوانم هەموو ڕۆژێم لێرە ئاگریم تا ئێوارەگریم مەحاڵمە هەرچەندە پێ و فای نەبوو دوای شێخاوتی کا پیرێژنە چییە وەرە بزانم مەسەلە چییە وتی قوربانیان 20 دانە ساڵ لەمە پێش کوڕێکم ژنی هێنا لەو بەر بەحرەکەوە ژنەکە لەو بەرەوە بوو هەموو چین بۆ ئەو بەرەوە بە پاپۆر و ژنیان هەڵگرت و هێنان بیگوێزێتەوە بۆ ئەمبەر لە ناوەڕاستی بەحرەکەی شەپۆلی هاویای لە هەمان هەموو پاپۆرەکانی غەرق کرد هەموو پاپۆرەکانی غەرق کرد لە بەحری دیجلەیە لە بەحری دیجلەیە و لەو ڕۆژەوە بێسەروشێن و منیش هەموو ڕۆژێم بۆ ئێرە ئاگرین بۆ بەختی خۆمە لەو کوڕم هەبووە ئەمەگە خۆشەویست بووە ئەیژەڵە پیرێژنە سەبت بگرێت لە بەرباری خوایە خوا تاک کردیتوەڵە بەخوا تەحەمل ناکەم و ئاوە وەلحاسی کەلام زۆر بەزەی بە پیرێژنەیەتەوە ئەڵێ شێخ عەبدولقادر سەری خستە سەر عەرزەکە بەس بۆی وازی لە ئەم پیرێژنە لە لولەکەی بکوێت و لە جاتی بێت توێزی ساعەتکە سەری سەر هینەکە و سوژدەیەکی بخوا بێت وتی خوایە سەر بەرز ناکەمەوە تا ئەو هینەم بۆ زیینگو نەکەیتەوە ئەو کوڕم بۆ زیینگو نەکەیت ئەڵێ خوا پێی وت ئاخر شێخ عەبدولقادر 20 ساڵە مردوون نەماون تێگەی وتی بەخۆشتی وان نییە من سەر بەرز ناکەمەوە بێ هەمانم بۆ زیینگو بکەیتەوە وتی شێخ عەبدولقادر هەر پارچەیەکیانەوە تا لە سکی حوتێکا وتی منەوانە نازانم ئیلا بێ هەمانم بۆ زیینگو بکەیتەوە نەعوذ بالله خوای پەنام پێ ئەگرم خوای گەورە لە قورئانە فەرمێ من ذا الذي يشفع عنده إلا بإذنه پێم بڵێنەوە کێ ئەوێرێ هەر شەفاعەت کە لای خوا تا خوا ڕوخسەتی نەیە بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە قیامەت ئەوێرە شەفاعەت کە لە بەردەمی خوایە تا خوا خۆی پێی نەڵێ محەممەدەوە ڕوخسەتم دای ها چ جای تۆ قین لە عەرز بگێزانی شەفاعەت بەچی تێگەیشتونێەوە
وازان قاج عزگیرەکەی لە خوای تاوانەکەی من واز نایەنم ها بۆ کە دەتوانێت شت بەسەر خوای فڕستکە هەچ کەسەوە باوەڕی بێ بە شەفاعەت کافر و بێ ئیمانە بێت شەفاعەتەوەی خوای گەورە خۆی ڕوخسەتت دەیە ئەڵێ فڵانی کوڕی فڵان تۆ زۆر لام بەڕێزی تۆ زۆر عەبدێکی دڵسۆز بوویت ئەوە من ژەمڕۆ بەوە پاداش دێم و ڕێگە دێم 10 نەفەر 20 40 هەزار 2000 بەپێی گەورەیەکی خۆی بەپێی عەبدایەتی و بەندایەتی کردنی بۆ خوا ڕێگە دێم ئەوە نەفەر دێنە دەرەوە لە مەنگە تاوانی ئەمەنگە تا ئەوگا لەوە زیاتر بۆت نییە و کەمتریش بۆت نییە ئەوە حەدەکەی تۆیە شەفاعەتکردن ئاوایە ئەم ئەفکارانە هاتۆتە ناو دینەکەی ئێمەوە جا بۆیە ئەمەتان پێڵم بۆ ئێمە گلەیی لە شیعە نەکەین ناو خۆمان لەوە خراپتری تایە کاکی برا ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەفکار و عەقیدەی خۆمان پاکەینەوە باو باپیرانی ئێمە سەیرەکەی نەنگ و پور و مامەکانمان هەتاکو قەناعەتی پێکەی هاوارێکی خوا بکە مێشکی لەگەڵێ بێ بە ئاو هەتاکو هاواری ئەم قەبر و ئەم شێخ و ئەم مشایخ و ئەم دار و ئەو بەربۆستا بێ هاواری خوا ناکە بۆ گلەی لە خەڵکی کە بکەیت کە هاواری عەلی و حوسەینەکەن بەڵام ئەوەندە هەیە کە عەرزی جەنابتان بکەم ئێمە ئەم ضەلالەت و گومڕایەتیە لە هەموو لایەکانەوە هەر یەکە و بەلایەکە وەکو عەرزم کردەوەی بێدینە بەرەو مەسیحەکان و عادات و عەقیدەی ئەوان ڕۆشتەوە زۆرێک لە دیندارەکانمان لە ناو سونەیە بەرەو قەبر پەرستێتی و شێخ پەرستێتی و پیرۆزکردنی مناسەبەتەکان ڕۆشتون ئەو عەقیدەی کەوا ئەزانێت ئەڵێت لە ناو شیعەیە ئەڵێ عەلی یا حوسێن لە دەرگای جەهەنەما ئەوەسێ لە قیامەتە ناڕوا بەرەو بەها ناچێ بەرەو باش لەو دەرگای جەهەنەما ئەوەسێ نەوەکو یەکێ لە شیعەکانی بەغەڵەت بێنن بەرەو کوێ بەرەو جەهەنەم ئەو نایەڵێ هەمیان لێ یەک ڕەت دەکاتەوە عەینەن عەقیدە لە ناو خۆمانە هەیە فڵانە شێخ فڵانە مشایخ لە ناو دەرگای بەردەمی دەرگای جەهەنەما ئەوەسێت ناڵێ یەکێک لە موریدەکانی بەرەو ئێ بڕۆ تا ئاخر موریدی اینجا لەگەڵ خۆیان نایبا بۆ باش نایڵێن بێ ئەم عەقیدە ئەم دینە ئەم دینی خراپە شەخص پەرستێتیە هەتاکو ئێمە لەسەر و بیر و باوەڕەبین دەستی خوا بەسەرمانەدا نامەزێ ناتوانین ڕوبەڕووی ئەو کافرە مولحیدانە بینەوە هەتا ئێمە عەقیدەی خۆمان پا نەکەینەوە لە ژیانی خۆمانە ڕاستی نەکەینەوە لەگەڵ ئەوانە هیچمان پێ ناکرێت کتێبێکەیە پێوتە کتێبی ئەفضەل الصەلەوات شێخ یوسف نەبهانی نووسیوێتی تێکێکە لە عولەماکانی میسر 200 ساڵ لەمەوە پێشیاوە ئەم کابرایە کتێبێکیە بە ناوی جامع کەرامات الەولیا ئەوە مەگەر ئەخوا بزانێت بە ناوی ئەولیاکانی دنیاوە بە حساب کەراماتەکانی کۆ کردوێت نازانم ناوی ئەم هەموو قەبرەی لەکوێ دۆزیوەتەوە کەراماتەکانیان هەرێکە چیان کردو چیان نەکردووە باسی شێخێکەکە بە ناوی شێخ محەممەدی بکریەوە ئەڵێ ئەم شێخە سوێنی خواردۆ بۆ مریدەکانی ئەڵێ شەوێک خەوتوم کە خەبەرم بۆ تۆ سەیرەکەم خوای گەورە سەڵەواتێکی بەوەحی بۆ ناردوم سەڵەوات لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم سەڵەواتەکە شۆنە لە وەرەقەیەکان نووسراوە بۆم خراوەتە ژێر سەرینەکەمەوە لە ئاسمانەوە هاتووتە خوار خراوەتە ژێر سەرینەکەمەوە وەرەقەکەش پێ پیشانی هەموو کەسیاوە کەسێکی تیان نەبینی هیچی بۆ نەخەوێتەوەتی بەس خۆم مەزانم بیخوێنمەوە نایبینن وەرەقەیەکی سپی پیشانی و خەڵکەیە وتی تێمە سەڵەواتەکە صلواتك جل اللهم صل وسلم وبارك على محمد الفاتح لما أغلق والخاتم لما سبق والناصر الحق بالحق والهادي إلى صراطك المستقيم صلى الله عليه وعلى آله حق قدره ومقداره العظيم سوين أخوة عليه قسم برب العزة هتكذ يقجع لعمري أم صلوات بخوينت قد أجري جهنم نايسوتيني هاي يقجع لعمرته هەچ کەسێک ئەم سەڵەواتی یەکجار خوێند و ئاگری جەهەنەم سووتانی یاخود بردیان بەرەو جەهەنەم بێ خەی من بگرێ لەوێ بەڵە شێخ ئەمەی بگری تۆ نەوت کە ناچێتە جەهەنەمەوە وەرە کاکی برا تۆ دین هەر هەموو بێنی کۆی کەیتەوە ئیتر هەرچی گوناحی دنیا بکەی هەرچێکت کرد بێ یەکجار ئەم سەڵەواتی کەیسا من وتم تۆ یەکجار ئەمە بڵێ تر شێخ ئەمەی بکری لە دەرگای جەهەنەما وەساوە نایڵێت تۆ بچیتە جەهەنەمەوە ئیتر قورئانێ بۆ چییە حەدیثێ بۆ چییە نوێژ و ڕۆژ و حەج و زەکاتمان بۆ چییە تێگەی ئەم هەموو شەرائع و سنەت و نەوافل و ڕەواتیب و عەزێت و ماڵکاولی و جیهاد و تێکۆشانەمان بۆ چێم بە یەکجار سەڵاوات جاوەرە ئەوەی 10 جار بیڵێ ئەوەی 100 جار بیڵێ و ئەوەی 1000 جار بیڵێ بێیتەوە هەر بەهەشت جێگە نابێتەوە لەبەر ئەو دینێک ئاوای لێبێت جا ئەی ئاوا ئەم زەلامە نازانم کێ ئەی ئەوەی خۆی ودای وتبێ ئەی بوختان بێ و بەدەمیەوە دروستیکەن ئەیش پیاوێکی ساڵحی وەکو شێخ عەبدولقادر بێکە فەقیرە بەریە لەوەی ئەوان ئەیڵێن
قسم بخوا ئیسەکانە و پیاوچاکانە زیینگوکەی تۆ تفو نەعلەت ئالەواناکەن کە ئاوا ئەیان پەرستن ئەمڕۆ کە ئاوا بوختانیان بۆ ئەکەن ئەوانە ئەترسن لە ترسی خوا هەموو گیانیانێتە لەرزە نەوەکو خوا غەزەبیش لەوان بگرێ. ئەیسای فەقیر سەلات و سەلامی خوای لەسەر بێت سەفەرێکی کرد هێشتا خۆی مابوو سەفەرێکی کرد تاکو غەوری ئەردەن هاوکاتێک کە گەڕایەوە بەرەو بەیتە لەحم و جەلیل لەسەر کێوی جەلیل هاو بەم دیواسەری کە 6,000 کەس کۆ بۆتەوە کە بینیان هەر هەمووی بەجارێ سوژدەی بۆ بروتیانەوە خواکەمانە بە ئیسان و هێشتا خۆی مابوو. ئیسا کە ئەوی بینی لە ترسی خوا هەرچی گیانێ بوو کەوتە لەرزە چووکە ئەو خوا ناسێ ئەزانێت کە خوا غەزەبی لێگرت چۆن هەموویە با بەناخی عەرزە نەوەکو خوا غەزەب لەویش بگرێ بەوانەوە. لە ئینجیلی بەرنابایە بە تەفسیر بەرنابا کە یەکێکە لە تەلەبەکانی کە کاتب شەخسی حەزەتی ئیسا بۆ بۆمانە گێڕێتەوە ئەڵێ ئیسا کە ئەوەی بینی بە تفو بە نەعلەت و بە بەردباران و بە کینەوە هاتە ناویانەوە کەوتە جوێنپێرایە وتێ بەلەعنەت بن ئێوە چی ئاوە سەری لێ شێوانن من کەی پێم وتون من خوام من کەی وتومە کوڕی خوام کێ ئاوە سەری لە ئێوە شێوان ئەڵێ سەریە خستە ناو خۆڵەکەەوە خۆڵ و قوڕی هەڵەگرێ یا بە سەری خوای خوایە بە شاید بە منوان پێ نەوتون ئەمە قسەی من نییە خوایە من بەریم لەمەی ئەم نەکبەتانە کردووە لەمە کێ ئێوە یاوە هەڵخەڵەتان لە ترسی غەزەبی خوا بە خەڵکەکەی وت خەڵکی لێوە تێک چوون شێت بوون شەیتان دەستی لێوە شانون من بە شەرێکم وەکو ئێوە ئەم بینن ئەخۆم ئەخەوم کورە پیساییم هەیە خوا چۆن پیسایی هەیە ئەچمە بازار شنەکڕم نەخۆشەکەم سەرمامە بێ گەرمامە بێ ئەژمرم کێ وتوێتی من خوام کێ پێی وتون من کوڕی خوام تا هەموو خەڵکەکەی قەنەعەت پێ کردو بە گریان و تۆ بەیان کەوتیان جاری کەشتیواناوەی دوایی هێشتا خۆی کە خوا هەڵی کێشا بۆ ئاسمان ساڵێ بەسەریا تێ نەپەڕی بۆ عینەن فکرە زیینگو بۆ هەتا ئەمڕۆ بەردەوامە کاڵێن ئیسا خوا و کوڕی خوایە هەر لەبەر ئەوەش نەیکوشت هەر لەبەر ئەوەش ئیسای نەمرانوە ئەشی هێنێتەوە جارێکی کە بۆ سەر ئەرز دوای 2000 دانە ساڵ هەتا بە هەموو مەسیحەکانی دنیا و بە هەموو مسڵمانانیشی بسەرمێنێ کە ئەو نەیوتۆ کوڕی خوایە ئەڵێ عەبدی خوام یەتەوە بێ بە شوێن کەوتوویەکی دینی محەممەد صلی الله عليه وسلم دیفاع لەو دیناکە و ئەشی سەرمێنێ کە ئیسایە یەتەوە دەجالە ئیسا درۆست نەکا کوژێ کە بەناوی ئەوە قساکە لە من خوام ئاخر دەجال کە ئاخر زەمان دێ زۆر کەس نازانێ باشە بۆ بە دەجال ئەڵێن مەسیح دەجال مەسیح ناوی ئیسایە سەلامی خوای لێبێ دەجالە کوێرە پیسەکەی ئاخر زەمان کە ئەڵێ من خوام بۆ خەڵک پێڵە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەناوی مەسیحەوە ناوی بردووە چونکە ئەو نەکبەتە دەجال کاتێک کە دێڵە من ئیسام ئەی بۆی ئاڵێ من خوام بە مەسیحەکان ئەڵێ ئێوە ناڵێن ئیسا خوایە ئێ من ئیسام ناڵێن ئیسا مردووی زیینگو کردۆتەوە بۆتان زیینگۆکەمەوە بارانتان بۆ بارێنم لە ئاسمان ئەرسان بۆ سەوزەکەم چیتانێ بۆتانەکەم من ئیسام من مەسیحم بەس مەسیحە دەجالە درۆستنەکەی خوای گەورە مەسیحە ڕاستیەکان هێنێتە خوارەوە ئەیکوژێت دەجالە کوژێ و پێ سەلمێنێکەوە بە هەموو دنیا فەرمێنێکەوە ئەم عەبدی خوایە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحا فەرمێ قەسەم بەخوا هەناسەی ئیسا هەرچەندێ بڕوا کافر هەڵی مژ یەکسەر ڕۆحی دەرەچێت لەبەرەوە هەمووی لە ترسا مسڵمانە بن ئەوەی ئیمانی پێنێنێ کە عەبدی خوایە بەس بیبینێ ڕۆحی دەرەچێ هەر ئیسا بینێ ڕۆحی دەرەچێ لە ترسا کەس نامێنێت کە ئیمانی پێنێنێ کە ئیسا عەبدی خوایە لە دوای هەموو ئەمە کە خۆی ئاوا بەڕائەتی کردووە جارێکی کەژە هێنێتەوە سەر دنیا بە هەموو دنیا فەرمێنێ کە عەبدی خوایە کەچی سەرڕای هەرموو ئەمانە ڕۆژی قیامەت هێشتا خوای گەورە ئیسا بانگەکە ئەڵێ ئیسا ئاوەرە ئەنتە قولتە للناس اتەخیزونی وئومیە ئیلاهین ئیسا تۆ بۆ خەڵکەوت بۆ خۆم و دایکم بکەن بەخوا لە جاتی ئەڵڵا بمپەرسن ئیسا لە ترسا زمانی هێشکێ نازانێت چی جوابی خوا باتەوە کەشتی وای نەوتۆ بەی شێوەیە جاوەرە چ جای ئەمانەی کە بەناو شێخ و مشایەخن و ڕۆژی قیامەت خوا ئەوانە ژێگێک بانگەکە ئەڵێ ئێوە بۆ خەڵکەتان وتی بۆ ئاوەرن پیرۆزی بە قەبرەکەم بڵێن دەست بێنن بە قەبرە و بە گڵیفە قەبرەکەمەوە بیخۆن بۆی نەخۆشن چاک بنەوە مناڵتان نابێ و مناڵتان بەمێ ئێوەتان قەسەم بەخوا و شێخەی ئەو مشایەخەی ئەو سەیدەی ئەو ئەولیای ئەو سەحابەیەی کە حاشاکی سەحابە شتی وایەتیان نەبووە بەحاڵ لە دڵیشەوە پێی خۆش بوو بێ کە خەڵک ئاوا دەستی ئیشارەتی خوایەتی و بەرزێتی بۆ بکەن ئەو سیفاتی خوایەتی بینە پاڵ بەخوا ڕۆژی قیامەت وەکو ئەو خەڵکە داڕزێخرێتە ناو جەهەنەمەوە چکۆ ئیسا کە پێغەمبەری خوا شتی واشینەوە تۆ ئاوا بانگێکە محاسەبەیەکە لەسەر ئەوە ئیسا تۆ ئاوی بۆ خەڵکە بەڵام ئەوە هذا یوم ينفع الصادقین صدقهم وڵە خوایە بەخوا مشتی وام نەوتۆ خۆ دەزانی
هەتا من لە نایە نەبوو تومە عەبدی خوام دوای منیش نازانم خۆت چی لێ کردوون خۆت شاید بووی بەسەریانە خۆت کەفیلی خۆت دەزانی چیان وتووە بەخوا تا منیان تیا مشتی وام نەوتووە اینجا خوا فەرمێ ڕاستەکەی ئەمە ئەم ڕۆژێکە ئەوانەی ڕاستگۆ بن ڕاستگۆیەکە فریانەکەوێ بەخوا ئەوەی پێی خۆش بێ بۆیە کە باسی شێعەلادینی بیاراکەن لێگەڕنەوە کاڵێنەوە کاتە ئەم شێخانە دیانە بۆ ئەفەکان پیاوی چاک و خواناس بووە ئەڵێن دێکێ لە دەرێوشەکانی توێتی بەسەری شێخ ئەڵێ هاتوۆتە خوانەوتێتی بەو خوایە لە ناو مەجلیسەکە توێتی بێ ئەو پێ بخەیتە سەرسەرم یعنی سەری منە کرد بە شەریکی خوا نازانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەچ کەس من حلف بغير الله فقد اشرك او يسن بغير خوا شريكي بو خوا پیا کردو جام روایت اگر راست به دلیل که هم شیخانه پیاوی چاک خوا ناس یان زور تیا بو بلام حیف بو ملتکی جاهلو نفهم که ابو شوال لدوی مردنیانه چه تقدیس و رزقی زیاناتک یاخذ اولایکی لقبتی نوشنا کریان که خواجنا ناسید اچه فخری باو باپیران و خوا ناسی باو باپیران یان استغلالک بو ورق زل کردنو بو گرفان پر کردنی خوی بلام ایما ئەبێ لە یادێکی ئاوایە ئەومان لە یاد بێ ئەو بەو شێوەی یادی ئەم مناسبەتە پیرۆزانە بکەینەوە کە عەقیبگەڕینەوە بۆ عەقیدە پاکەکەی ئیسلام کە سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیون بکەینەوە کە بیدعەیەک لەم ڕۆژەیە بمرێنین ئێمەش نەچین لەگەڵ ئەو خەڵکە جاهیلەیە ببین بە ڕەشێنی ئەوان زیا بکەین ئێمەش لە حەفلە و ئاهەنگەکانی ئەوانە لە بۆنە و خۆشیەکانی وانە با خەڵک بزانێت کە یەکێکەیە کەسانێکی خۆیان جاکەنەوە ئەگەر ئێمەیاندی خۆمان جیا کردوتیان کاکەوە بۆ نانە پێشەوەڵی کاکەوە یەوایکەن کفرە باوە نەزانێ عامە بڵێ کاکەوە ئیسلامیەکانیش خۆ لەگەڵ ئێمەیە هاتوون جەژنی مەسیحیە جەژنی هەموو دنیایە باوا تێنەگا بە قوربان ئەبێ ئێمە کارێکی وا بکەین بە عەمەل و بە ڕەفتاریشمان سەرنجێوان ڕاکێشین لەو زەلالەت و لەو گومڕاییە و خەڵکە بگێڕینەوە ئینا قەسەم بەخوا کە خوا غەضەبی گر ئێمە ئەوان پێکەوە لە ناوە بات هەمومان بەیەک جار نەقڕەوە کاگەر ئێمە ئەمر بە چاک و نەهی لە خراپە نەکەین ئەگەر ئێمە دەست نەکەین بە چاوی ئەوانەی کە ئەوە خەریکە دینەکە ئەفرۆشن و ئەوە بە ڕێگەی ڕازەزانن ئەبێ پیان بڵی کاکە موسڵمانانێکی زۆر ئالی مزگەوتە دێ سەیرەکەی سەلیبی لە ملایە ئالی مزگەوتە دێ گەنجێک هاتوۆتە مزگەوتەوە سەیرەکەی تیشێرتێکی ڕیاضی لەبەر کردووە یەک سەلیبی گەورەی پێوە نازان علامەتی چ نادێکە خۆشی نازانێت ڕسمی یاریچێکی کردووە بەبەری خۆیان ڕۆژ تایوانە بە قوربان و بە ساقەیە بە کابراژ مەسیحیە کە پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمێ المەرء مع من أحب کێشت خۆشویست ڕۆژی قیامەت لەگەڵ ئەوای ڕۆژی سەد جار خۆی کا بە قوربانی میسی و ڕۆناڵدۆ و مارادۆنە و نازانم کێو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کێو خۆشویست ڕۆژی قیامەت لەگەڵ ئەوای کچێکی موسڵمانی خواناسە کەچی سەیرەکەی کەوانتەرەکەی یەکەیتەوە سەیرەکەی گۆرانی بێژێکی لۆتی عەرەخۆری سەرسەری ڕسمەکەی گەورە کردو بینەکە لە واسە ڕۆژی سەد جار خۆی کا بە قوربانی ئەم ئومەتی ئیسلامە بۆ وای هاتووە بۆ سەرگردان بووە بۆ ڕەمزەکانمان بۆ بوانە ناوی هەرچی لۆتی و گۆرانی بێژ و هونەرمەند هەیە لەبەرێتی ناوی چوار لە سەحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم لەبەر نییە بەسیترین شتی لە ژیانی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لێ پرسی نایزانێ بەڵام ژیانی هەموو مەسیلەکان دەزانێت چەند جار ژنیە ناو ئەم بەرەڵایە چەند جار شووی کردووە ئەو ڕاقسێت چەند شووی کردووە و مێردەکەی یەکەمی لەسەرچی تەڵاقیاوە ئاوای لاتۆمە ناو ماڵە مسڵمانەکان شەو ڕۆژ دانیشن بە دوای بە دیار حەڵقەی پیسی تورکی و نازانم مەکسیکی و چی ئەوەی کە لە بیریان نەما هەموو عادات و ئەخلاقی مەسیحی هاتوۆتە ناو ماڵەکانمانەوە ئەگەر بێت و فریای خۆمان نەکەین و مڕاجعەیەکی خۆمان نەکەینەوە خۆ ئەمما لێ قبوڵ ناکات فەفی ئیمان و کفر تێکەڵ بێ قەت نەسەتی خۆمان بەسەرادا نابارێت خەریکە لە عەقیدەیە ئێمەش تێگەچین بۆیە کە ڕەفتارمان سەقەت بووە ئەبێ عەقیدەکە ڕاستکەینەوە ئینجا ڕەفتاریشمان ڕاستە بێتەوە ئەو خەڵکی کەوا قەناعەتی ئابەم دار و بەردە هەیە ئەیپەرستێ چاولێکەری مەسیحیەکان و جوولەکەکان و قەومەکانی تری دنیاکە ئەبێ ئەتزانێت بای ئەوەندەی کە شوێن ئەوان کەوتۆ لە ئیسلام دوور کەوتۆتەوە جاتمەگە خوای گەورە لە حسابی خۆیان ڕەحمی پێ بکات بە نەزانینێ بە جاهالەتێکی خۆینا بەخوا ئەمە لە کەس قبوڵ نییە و ئەمام لە بێدینی و لە کفر و لە ڕەدەوە سەری دەرەچێت با هیچ نەبێت و ماڵ و مناڵی خۆی تێگەێنێ دایک و باوک و خوشک و براکان و ئەولاکانی خۆمان تێگەێنی نەچن لەو شتانەیە بەشداری بکەن مناسبەتی ئێمە عیلاقی بە ئێمە نییە ئەرێ دەوڵەتی گەورە و بیدانی یاد پێ بکاتەوە لە فەریادی جەژنی سەری ساڵی خۆمان هەتا ئێمە بچین هەڵپەڕین بۆ ئەوان میلەتێکە دیلە و میلەتە کافرانە مناسبەتێکی ئیسلام بێن و ئاهەنگێکی پێوە بگێرە تاکو بەی ئەوان هەڵپەڕم ئەمە لەکوێوە هاتووە ئەم زەلیلی و نەکبەتێ لەکوێوە هاتووەتە سەر ئومەتی ئیسلامان بێ ساحیبەتێ لەکوێوە هاتووە کاتە براکانم با درێژە نێم بینەکە ئەمە واقعێکی تاڵ و تفت و ناخۆشی ئەمڕۆیە بمانوێ نەمانوێ ئاوایە پێویستی بە پیاوانێک هەیە
قۆڵی مەردایەتی و ئیمانی لێ هەڵماڵن ڕوبەڕووی ئەو واقعە بنەوە. ئەگەر تەسلیم بە واقعەبی بەخوا تۆ لە دنیا و لە قیامەتیشا لەگەڵی لافاوەکە ئەو بات. ئەگەر ڕوبەڕووشی بیتەوە هەم لە دنیایە خوای گەورەش پشتیوانت ئەبێ هەم لە قیامەتیشا جیاکرێتەوە لەو خەڵکەی کە گومڕا بووە. چونکە بە حەقیقەت ئەوە ئابەم شێوەیە ئەم لافاوی کفرەکە سەراسەری دنیای گرتووە ئەم فیتنە و نەکبەتیانی کە هاتوۆتە ناوباڵی هەر هەمومانەوە بەڕاستی ئەو لە ڕوایەتێکە هاتووەڵێ مەلایکەتەکان کاتێک کە زەلامێ بە ئیمانداری ڕۆحی دەرەچێڵێ کە سەریەخەن بۆ ئاسمان هەر هەموو سەر ڕاوەشێنەوە سوبحان الله مە چۆن ئیمانی دەرکردووە لەناو هەموو خراپ و فەسادەیە. ئەمە ئەو ڕۆژەیە. جا ئەم ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ عیبادەة فی الهەرج کەهیجرة ئیلەیە. ئەفەرمێ لەو زەمانی هەڕەج و کوشت و کوشتارەیە هەچ کەسێ عیبادەتێکی خوا بکات وەکو ئەوای هیجرەتی کردبێ بۆ لای من لە مەککە و بۆ مەدینە. زانە هیجرەتێ لە مەککە و بۆ مەدینە چ خێرەکە سەحابەکان کردوێتی. قەسەم بەخواڵێ هەچ کەس لەم زەمانەیە بتوانێت عیبادەتێکی ڕێکوپێک لە ماڵی خۆیان بکات خێری هیجرەتێکی ئاوای هەیە. بە شەرتێ تێکەڵ بۆ فەساد و بەرەڵای کفر و لادانە نەبێ لە دینە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين سبحانه وبالعزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.